بەرنامەی کاروان من و ساوات ساوێن لەگەڵتان داین بۆ ئومێدەی بەرنمەیەکی جوان و بە پێست پێشکەشی ئێوەی ئازیز بکەین. ساواجیان ئەو جارەی بەرنامەی کاروان بۆ کوێ دەڕوات؟ ئەو جارە بینەرانی خۆشەویست لە هەولێری پایتەختەوە بەرەو شارە دڵگیرەکەی شەقلاوە بەڕێ دەکەوین. هیوادارم بەرنامەکە بەدڵی ئێوەی خۆشەویست بێت. پێم وابێ وردە وردە لە شەقلاوی خۆشەویست نزیک بوونەوە سابات. ئەوڕۆ ئێمە دەچین لە شەقلاوە لەگەڵ هەندێک کەسایەتی و خەڵکی شارەکە دەدوێنین. بەڵێ زانین ڕۆژێکیشیان کردن لە شەقلاوە چۆنە؟ ئینشەڵا بتوانین بە دڵی هونەرمەند بینەرانی خۆشەویست بێت. شەقلاوە ناس بکە لە سەدەمەی عوسمانیان بووە ناحیە و یەکەم ڕێڤەبرێوێژی شەفیق ئەفەندی بوو. لە ساڵە 1952 بووە قەزا کۆ یەکەم قایمقامەوێ شاکر فەتاح بوو. کەڤنترین دێرێنڤێ ناوچەیە دیرۆکاوان ڤەتگەرەش بۆی 1700 ساڵ بەریان ها. شەقلاوە زەنگینە بێژێ دەرێن ئاڤێ کۆژئالیە کشتوکالی و ئاخەکە بەرهەمدار هەیە. شەقلاوە نێزی 5 کیلۆمەتران لێ باشووری هەولێرێ دوورە. شەقلاوە لێ بەنارێ چیایە سەفینتێ جهەک گەشتیاری و خۆش ئاو و هەوا کۆهنشونەوارێن دیرۆکی و ئۆلیژی هەنە. دەمانەوێت لەسەر ڕۆژی خوێندن لەم شارە لە سەرەتای دەستپێکردنیەوە باسمان بۆ بکەیت. ئەگەر ئاورەی کورد لە مێژووی خوێندن و پەروەردە و فێرکردن لە شارچکەی شەقلاوە بدەینەوە هەگبەی پڕە بەڕاستی ئێمە توانیتمان لەم سنوورە کەسایەتی و هەروەها لە ئاستی ئاکادمی کەسایەتی زۆرمان هەبیتن. ئەگەر بگەڕینەوە لە بۆ مێژووی دروستکردنی قوتابخانەکان لە سنووری شەقلاوە ئەگەڕینەوە لە بۆ مێژووی 1922 کە یەکەمین مەکتەب بابرین ئەو کەلمەی بەکاربەرین لە شەقلاوە دروستکرا و خەرچی ڕووی تێکردیا. هەروەها نابی ئەمە ئەوەی لەبیر بکەین کە لەو سنوورە ئافرەتان و هەروەها خەرچی ئێرە لەو ئاستە سەقافی و فەرهەنگیە بووینە کە کچەکانی خۆیان بنێرنە بەر خوێندن. دەبینین پاشی 1922 تەوا پاشی 13 ساڵ لەو مێژووە یەکەمین قوتابخانە لە بۆ کچەکان دەکرێتەوە لە قەزای شەقلاوە و خەرکێکی زۆر دەبینین کە کچەکانیان دەنێرنە بەر خوێندن. چەند مەسەرەن دەبینین ئافرەتمان هەیە لە تەمەنی 90 و چەند ساڵێک سەرەتای مەسەرەن سلفی 6 ئیبتیدایی خەلاس کردیا. کێشەی کە لەو سنووری پەیدا بووە لەو کاتیدا نەبوونی قوتابخانەی ناوەندی و دواناوەندی بووە تا ساڵانێکی زۆر. وای کردی کە خەڵکی ئێرە ئەوەندە ینی تموحی خوێندن و خوێندەواریان هەبووە کە سەردانی شاری هەولێر یان ڕواندزیان کردێ لە بۆی کە بتوانن لە خوێندنی خۆیان بەردەوام بن.
ئەمە دەبینین ئێستا ئەگەر بگەڕێنەوە لە بۆ مێژوو ئەو ئاستی سەقافەی شەقلاوە یەکەمین کۆنگرەی مامۆستایانی کورد لە ساڵی 1950 لە 15 کۆنگرە لێرە بەسترەیە کاتە ئەوە خۆی لە خۆیدا ئەو دیاردێ ئەو بابەتە بەستنی کۆنگرە لەو شارەیە ئاستی خوێندەواری و ئاستی سەقافی ئەو شارە پیشان دەدات ئەو شارە پیشانەدا لە بۆمە بەڵێ مامۆستاگەر ئامارێکمان پێ بدەیت چەند کۆلێژ و چەند پەیمانگای لێرێرە تا چ ئاستێک و بەشەکانی چین بەرێ ئەمە هەم پەیمانگا هەم کۆلێژمان هەیە بەداخەوە زانکۆمان نییە هەرچەند دەبی ئاماژە بە و ڕاستی بکەین کە وەکو ئیدارەوە هەروەها وەکو ئامادەی زانکۆیەکەی کە ئافۆ کۆلێژەکەی کە لێرە هەمانە سەر بە زانکۆی سلاحەدین بەڕاستی هەول و تەقەلایەکی زۆر دەدەن کە بتوانن زانکۆ لە بۆ قەزای شەقلاوە دابدرێ دابمەزرێ ئەگەر بگەڕێنەوە لە بۆ مێژووی پەیمانگا و زانکۆ لە ئافۆ کۆلێژ لە شەقلاوە لە ساڵی 1999 یەکەمین پەیمانگای تەکنیکی شەقلاوە لەو شارەدا مەزرایە و تانیتی زۆر سەرکەوتوانە ئیش و کارەکانی بەڕێوە بەری و زۆر قوتابی لەو پەیمانگایە تەخەڕوجی کردیە و ساڵانە قوتابی لێرە وەردەگیرەوە لە کارەکانی خۆیان بەردەوامن. لە ئێستاشدا با من ئشارەتێکی بە کۆلێژی کە سەر بە زانکۆی سلاحەدینیشە بدەم کە لە ساڵی 2012 فەرعەکانی وەکو کۆلێژێک لە لێرە کرایتەوە کۆلێژی پەروەردەیە 4 فەرعی هەیە و محاولەی زۆریشی لە بۆ دەکرێت ئەمادە کە دکتۆر سەردار زۆر محاولاکە کە پەرەی پێبدا و بەشەکانی دیکە بکرێتەوە تا بتوانین بگەینەوە ئاستەی ئەو مستحقاتی وەربگرین کە بیکەینە زانکۆ ئەمە بۆ ئومێدەین کە بتوانین قەزای شەقلاوە ببیتە خاوەن زانکۆی خۆی و بەو ئومێدەی وە لێرەدا چاومان لەیەکە هاوکارمان بن هاوکاری ئەو قەزایی بن چونکە بە پێویستێکی منتیقەی و بە پێویستێکی ناوچەی دەزانین کە هەبی و ئەو خەرکە بەڕاستی شایانی لەوە زیاترەکە هەبیتن. ئێمە ئێستا لێرە لە کۆنتترین شوێنەواری مێژووی شەقلاوەداین کە کۆنتترین کەنیسەی شەقلاوەیە کە مێژەکەی بۆ 600 ساڵی زاینی دەگەڕێتەوە کە بەناوی مەریەم العەزرا لەگەڵ مامۆستا یوحەناگەر باسێکمان لە مێژووی ئەو شارە بۆ بکەیت و بەتایبەت ئەو کەنیسەیە. شاری شەقلاوە کۆنە زۆر کۆنە وەلو مێژووەکەی جێگیر نییە بسەبیان بزانن چ ساڵێک دامەزراوە بەس شەقلاوە لە کۆنەوە ئەوها نەبوو یانێ ئەوها نەبوو هەمووی یەک گوندبی لەسەر بەرزایەکان هەر چەند ماڵێک دەژیان حتا بتوانن لەبەر هێرشی دژمن لە خۆیان بپارێزن لێ لە شەقلاوە زۆر جێی بەرز هەیە یعنی گردی بەرز هەیە وەک گردی سەرگردی پێدەرێن ئەو گردە نزیک ئێرەیە مەریوحەنا هەیە گوندێکی کەونمان هەیە لە منتقەی مەسیحیەکان پێی دەرێن قەڵاتی کاولان ئەویش گوند بووە لەسەر ئەو بەرزانە خەڵک دەژیا دوایە سەبەر هاتن ئەو گوندەیان پێکهێنا ئەوە لە کە مەسیحیەکان لێرە بوون پێش ئیسلام هەمی مەسیحی بوو دوایە کە ئیسلام هاتن ئەوە لێرە دەژیان طبعا وەک براژیانە حتا ئێستا زار بەزار گرفت دەبوو بەس گرفتەکان بەو دەرەجە نەبووە یعنی کە برایەتیان تێکدا ئەمە ژیانە بەنسبەت شەقلاوە و ناوی شەقلاوەش طبعا تەفسیراتی زۆرە شەقلاوە تقریبا دا تەفسیری هەیە یەکێک لەوان شەقلاباتی پێدەرێن وەرجیرایە لە یاقوت الحەمەوی دوایە شەقلابەندە دوای شەقلابات لە تقوسی کەلدانی مەسیحی وەرجیرا دوای شەقابات لە حوسێن حزنی مەوکریانیە دوای شەقل لە مەلا زەمیل بەندی ڕۆژبەیانی دوای شاقلی ئاوا لە محەممەد زەچی لە مێژی کورد و کوردستان لە پەرتوکەکەی دوای شەکابات دوای شەقل ئاباد لە عەبدەڕەحمان وەرجیراوە دوای شەتلاوێ ناوێکی ئەرمەنی ینی زۆر جوان دوای شەق ئاوە یعنی هەر شەق ئاوەک ئاوە
فعلا هەر شەقاوەکە ئاوە ئەو زیاتر پێدەچی سوکە شەقلاوە هەر لە کۆنەوە پڕ کانینە یعنی کانی لە منطقەی ئێستا ئەوەی لێر ڕاستە بەرامبەرمان لەکە مزگەفتی هەورەیە گەورە کانی دەنگارەی لێ دوای بێترمێ دوای شێخ سەیدە دوای یعنی هەمووی کانە پێشان شەقلاوە پڕ ئاو بوو یعنی هاوینان هەر ئێستاش بۆیە شوێنێکی گەشتیاریە شوێنێکی گەشتیاریە لەبەرە ئەو ئاو مەنزەرە جوانەی کە هەیەی بەس کانیەکان تقریبان هیچ بووین لەبەر بیریان زۆر لێدایە گە بتوان یعنی کانیەکان بژینەوە زۆغەکان هەم پڕ ئاوبی زۆر خۆش سوکە خۆشیەکەی هەموو جێک لەبەر گەر ئاو هەبی لە زێک زایمە خۆشە شەقلاوەش موقعەکەی وا کە تێبن سەفینە و هەمووی داروبارە و ئاوەشی زۆری و ئاوەکەشی ساد مامۆستا عەفوەن لێرە شەوە کەنیسەیەک هەیە لەسەر ئەو شاخە گەر باسێکی مەزارێک هەیە مەزاری ڕەبەنبووی پێدەرێن بە مەسیحی طبعا دوای مەسیحیەت کە ئیسلام دیانەتی ئیسلام هاتیە ئەغڵەبی شوێنە پیرۆزەکانی مەسیحەت ناوی ئیسلامیشیان لێناوە ئایا خەڵک لەوێ ژایە مەسەرەن لە دوای ڕەبەنەکان ئەوان ئیسلامەکان مەسەنەوە بە ئیسلامی مسلمانەکان پێدەرێن شێخ و سوڕەحمان ئەو مەزارە هەردوو لا ینی مەسیحی و مسلمانەکانس ئەو مەزارە مەشهورە لە بۆ مرازی ئەوانەی منداڵیان ناوی مرازیان حاصل دیارە یەکێک لە تایبەتمەندەکانی شەقلاوە بەروبوومە خۆماڵیەکانیەتی چ بەرهەمێکتان هەیە ئێوە زیاتر چ شتێک دەفرۆشن لەکوێ بەرهەمی دێنن ئەمە وەکو ئەوانێک کە بەرهەم دێنین سجووقە لوقمە گەزوەیە مەڕەبایەکانە بە هەموو نەوحەکانیەوە سرکەیە ئەوە هەمووی بەرهەمی شەقلاوەیە نانە گەرازە ئەو شتانە هەمووی ئیخۆمالینە لە شەقلاوە دروست دەکرێن لە مێژە شەقلاوە بەو شتانە بەناوبانگە یعنی کە گەشتیار دێت پێش هەموو شتێک ئەو شتانەکەی خۆمانن لێمان دەکڕێت بەڵێ مامە لە کۆندا دیارە لە ماڵەندا ئەو شتانە دروستکراون بەس ئێستا چۆنە و فەرقەکەی تامەکەی جیاوازە گۆڕاوە یان هەر هەم گۆڕانکاری بەسە داهاتوە ئێستا کارگەمان هەیە ئەو شتانە دروست دەکات بەڕێ بە شێوەیەکی زانستانە زۆر ڕێک و پێک یعنی بە خاوێنی بە پاچی زۆر جیاوازە لەگەر پێشان لەنا ماڵەکان بوو بەس ئێستا لەخوا بە زیادبی هەمووی بە ماکینەی نوێ بە شتی تەکنۆلۆژیای نوێ ئەو شتان بە خاوێنی هەم بڕێک و پێش ئەو شتانە دروست دەکرێت گەشتیاران چ پێشوازیەکان هەیە لەسەر ئەو بەروبوومە خۆماڵیانە زۆر دلیان پێخۆشە ئەو شتانە زۆر دەکرن زیاتر چ شتێکانی تەمەر هندیش لێرە زۆر بەناوبانگە ئێوە خۆتان دروستی دەکەن بەری ئەوان تەمەر هندیە سرکەیە مڕەبای گەرازیە نانە گەرازە ئەوان هەموو نانە قەیسیە ئەوانەیەکە هەمووی خۆمانم بکەن ئەوە مڕەبای قەیسیە ئەوە تەمەڵ هندیە ئەوە ئی هەنجیریە شتێکی زۆر جوانە ئەوە بکرێن نانە گەرازە خاصی شەقلاوەیە لە جێگایەکە نییە بەس لە شەقلاوی هەیە شەقلاوە زۆر بەم نانە قەیسیە بەناوبانگە
حەزمان کرد بزانین شیرینی چۆن دروست دەکرێت لەو کارگەیە چونکە ئێمە پێشتر هەر لە دوکان و بازاردا دیتمان ئەگەر جەنابەت کاک ئیسماعیل باسێکمان بکەین. ئێمە لێرە پێستا باسی ئەو بەرهەمە دەکەن کە بەرهەمێکی خۆماڵێ لە شەقڵاوە دروستیەکەین وەکو باسۆق و سزوق کە لەلای خەڵک ناسراوە و خەڵک حەزی لێ کاتێن دەمەوێت باس بکەم کە بەرهەمێکی خۆماڵیە پێکاتەکانی لە گوێزە لە بنێشتی کوردیە ئەو شتانش کە ئیسفادەی بۆ هەموو خەڵکێکی ئەوەی خواردنەوە خواردنێکی لە کۆنەوە خەڵک حەزی لێ کردی وەکو شەوچەرە خواردوویەتی ئێمە شەستاین بە دروستکردنی ئەو جۆرەکانی شیرنەمەنی وەکو سزوقە وەکو حەلەویاتە وەکو گەزوەیە کە ئەوان هەموو بەرهەمی خۆماڵیە ئێمە لێرە توانیمانە ئەو شتانە زیاتر ئیتمامی پێ بدەین و لە ڕوویەکی زیاتر بەرەو پێشی بین و بتانین وە لە کڕیار بکەین شتێکی خۆش و بە ئیسفادە بخواتن و بەکاربێنێت. ئێوە چەند بەرهەم لە کارگەکەتاندا هەیە یعنی چەند دروست دەکەن؟ زۆر شیرینی شیرینیەکان و میزرەمەنیەکانمان هێمە لە کارگەکەماندا زیاتر هەوڵمانداوە بەرهەمە خۆماڵیەکان بەکاربێنین وەکو مرەبای گەرازەکە بەرهەمی شەقڵاوی بە خۆمان دروستیەکەین مرەبای قەیسیە مرەبای هەنجیرە ئەوە لە بابەت سرکەی هەنارە لە بابەتی مزریەکان ئەوانە و لە بابەتە شیرینیەکان شتوانیمانە سزوقە حەلەویاتە برێ لوقمە بە سەر بە فستەقە گەزوی سلێمانیەکە ئێستا ئەویش بە خۆمان دروستەکەین و بە شکلێکی جیاوازتر و تامێکی خۆشتر کە بە بەکارهێنانی تامی هێل و بەرهەمەکانی خۆماڵی شتێکی خۆشتر و ناوازتر دەچێت بەداهێنانی خۆتان. ئێوە چەند ساڵە ئەو ئیشە دەکەن ینی وەکو تەجروبە لە چیەوە فێر بووی و چەند ساڵیشە خەریکی ئەو ئیشە؟ سەرەتای کارکردمان دەگەڕێتەوە بۆ تقریبای 8 ساڵ 9 ساڵ لەمەوبەر مەدەستمان پێکرد و ئێستاش بەرهەمەکانی خۆمان کە دروستێکەکەین تەجاروبی و تاقیکردنەوەکان زیاتر بەرهەمەکان بەرەو پێشە باتوت بەهۆی هەبوونی تەجاروبی زیاتر لە بەرهەمەکانمان توانیمانە زیاتر بەرەو پێش بێن و بەرهەمێکی خۆشتر و بە تامێکی تەبیعیتر بۆ کڕیارەکانمان ئامادە بکەین. دەمانەوێت سەبارەت بە ڕەوشی وەرزش لە شارەکە و مێژووی دەستپێکی وەرزش لەو شارە بۆمان بدوێت. زۆر بەخێر بێن سەرەتا ئەوان مێژووی سەرهەڵدانی وەرزش ئەگەر بگەڕێنەوە لە ساڵەکانی بیستەکانەوە کە سەرەتا تەنیا لە ڕێگای مخەیەم کەشفی کە لە ساڵی 27 دووەمین مخەیەم کەشفی لە عێراق لە سەرمەیدان کراوە دوای لە ساڵی چلەکان و پەنجەکانە لەگەڵ دروستبوونی قوتابخانە لە شەقڵاوە لە ڕێگای قوتابخانەکان مامۆستایەکان وەرزشیان لە شەقڵاوە ناسان سەرەتا هەر یاری باسکە و یاری تۆپی بالا ئەوانە بوون لە نێوان قوتابیەکان وەکو شتێکی تەرفیهی ئەنجام دەدرا بگرە ساڵی پەنجەکانەوە زیاتر تەتەوڕی پێکرا بە حکمی ئەوەی متەوەستە و عەدالی لە شەقڵاوە دروست بوو مامۆستایەکان زیاتر کە لە هەولێر هاتوون ڕەوشی وەرشیان لە شەقڵاوە لە نێو قوتابخانەکان زیاتر ناسان بە یاریەکانی تاکەکان و یاریە ڕێکخراوەکان وەکو تۆپی سەرمێز و ئەوانە لە ساڵی 59 مێژوویەکی دی لە شاری شەقڵاوە چوارەمین مخەیەم کەشفی سەرتاسەری عێراق هەر لە شەقڵاوە ئەنجام درا کە ئەمەش زیاتر ناسانی شەقڵاوە بوو ئینجا یاریەکانی گۆڕەپان و مەیدان و کە وەکو ئاهەنگێک دەبوو لە شەقڵاوەوەی باوە لە ساڵی شێستەکان و هەفتەکانەوە تەنیا پێیانەوە ئستعراس لە نێوان هەموو قوتابخانەکان لەو سەرمەیدانە ئەنجامە درایەوە بەڵام شەقڵاوەیەکان حەزیان لەو استعرازە بوو بۆ لەبەرەوەی وەکو خێزان هەمووی بە خێزانی خۆی دەهات لەو سەرمەیدانەدا ئەنیش سەیری یاریەکان و مسابقات و ئەوانیان کرد کە کوڕەکان و کچەکانیان ئەوە کە شەقڵاوە ئەوەی نەبوو بڵێ وەکو نادیەک بێتن ئەو کات بچی مسابقات ئێستا لەو ساڵانەی ڕابردوو بەهۆی کێشەداراییەکانی حکوومەتی هەرێم تقریبان ئەو استعرازانە کەم بوونەوەە بەڵام کە دوایی سەرهەڵدانی زیاتر ڕەوشی وەرشە لە پاش نوسکۆی شۆڕشی ئەیلول کە ئەو خەڵکانەی لە شەقڵاوە دەربەدەر کرابوون لە بۆ باشووری عێراق و یاخود دەرەوەی عێراق کە گەڕانەوە تۆپی پێیان
لە شەقلاوە دروست کرد واتە تۆپی پێ مێژوێکی وای نییە کە باسمان کرد لە شێستەکانەوە مۆزەفەکان و یاخود ئەوانەی کە لە تەجنید و ئەوانە بوون لە دەرەوە هاتبوون لەو سەرمەیدانە بە حکمی ئەوەی تۆپێکی بچوو تۆپێکی چۆن بڵێ لاستیک و ئەوانە و دوو بەردیاندا ئەنا یاریانە کرد بڵێن تۆپی پێ هەیە لە جیهان چکە خەڵک نەی دەزانی بەسەڵ شەقلاوە ئەوەندە گەورە نەبووە اینجا کە ئەوانە گەڕانەوە هەستان کۆمەڵی گەنج ناوەکان بینم ڕەنگە غەدر لە هەندێکشان ناویان ئەگەر لە بیرکەم لەبەرەوەی کە گەڕانەوە توانیان تۆپی پێ لە شەقلاوە دابمەزرێنن وەڵە ساڵی 1970 بە یەکەمین تیپ کە لە شەقلاوە لە چاردەی هەفتی 77 بەڕسمی لە شەقلاوە دانرا ئەو کاتی اتحادی تەڵەبە و شەباب کە لە شەقلاوە دامەزرا بوو توانیان ئەو فەریقەیە بکەن لەو بەروارەوە بچن لە شاری ڕواندزی یەکەمین یاری فەرمی شەقلاوە ئەنجام بدەن لەوێ 7 ساڵیانەی شەقلاوە بە نوێنەراتی عراق لە پاڵەوانەتی یانەکانی پاڵەوانانی عەرەب مشارەکەی کردووە لە مەغرب لە لوبنان لە مسر لە ئوردن یعنی کە شەقلاوە وای لێ هات جگە لە ناو خۆمان و کە لە ساڵی من ئەگەر بگەڕێمەوە بڕک ڕابردوو کە یانەی شەقلاوە دامەزر لە ساڵی 98 ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو یاریگای کە ئێستا مەلێ دانیشتینە ئەو یاریگایە وەکو دیارێک پێشکەشی وەرشوانانی شاری شەقلاوەی کرد لەوەوە شەقلاوە پازێکی دی هاویش لە وەرزش بۆ بەرەو پێش بردن ئەی مامۆستا پلانتان بۆ داهاتوو چیە وەکو ئێستا ئێمە پلانمان لە بۆ داهاتوو بە تایبەتی لەو بارودۆخەیە دەبێت ئێمە اعتیماد لەسەر حکوومەت نەکەین بتوانین تەمویل زیاتر لە بۆ یانەمان ئەو بکەن من پێم خۆشە لەو بەرنامەیەوە گلەی لە وەزارەتی بەلەدیە بکەم کە ئێمە ئەو پێشیاریگایەمان هەیە زۆربەی یانەکان هەولێرە دوهۆکە زاخۆی یانە گەورەکان ئەو فەرق و جیاوازیە نەکریتە بۆ ئەوان بتوانن دەوروبەری یاریگایە خۆیان بیکەنە پڕۆژە بۆ ئەوەی بتوانین یانەی خۆیان پێ بەخێ بکەن یانەی خۆیان ئاستیان بەرەو پێ بەڵام ئێمە لە شەقلاوەکە تەنیا ئەو واجهەمان هەیە کە تەقدیمان کردووە بیکەین بە پرۆژەیەک بۆ ئەوی ببیتە داهاتێک وەرشی شەقلاوە اعتیماد لەسەر تەمویل ذاتی خۆی بکە اعتیماد لەسەر حکوومەت نەکە خۆی پێبژێت. کوردستانمان لە پێشاو هارێوەچی هاتمەوە گوڵی ئازادی لۆ دێنمیان شەهید دەبێم بە جوانە مەرگی بە خودای حەیرانی تو دەبتە میێوانی ئای خاک و گری زۆر خۆشحاڵین کاک ئیسماعیل کە ئەمڕۆ لە خزمەت جەناب بداین وەکوونەوەی کاوێز ئاغای نەمر زۆر سپاس کە ئەو دەرفەتت پێداین. زۆر بەخێر بێن سەرچاو. کاک ئیسماعیل ئێمە دەمانەویست بزانین کە لەبارەی سەرگوزەشتەی باپیرتان کە کاوێز ئاغایە باسێکمان بۆ بکەی و چۆن هاتووە بۆ ئێرە ئایا ئەو بەڕاستی خەڵکی شەقلاوە بۆیان لەکوێوە هاتووە؟ نا بەخۆی خەرچی شەقلاوی نەبووە بە حکمی ئەوەی لە منتیقەی هەکاری ئەوجانە لەدایک بوو بەخۆی بەس هاتە منتیقەی ڕواندز لە منتیقەی ڕواندز زمانی عوسمانیەکان و شەڕی ئینگلیز و عوسمانیەکان هەندێک مەشاکل هەبووە هاتە منتیقەی شەقلاوە لە شەقلاوە جێگیر بووە لێرەش ینی ماوەیەکی زۆر مایتەوە دوای هەرجنیش لە شەقلاوە هینە خێزانەکەی خەرچی شەقلاوەیە ناوی هەمیم بووە لە شەقلاوە دانیشتۆ بەرێ لەکوێوە دەستی پێکرد کەی دەستی پێکرد لێرەوە دەستی پێکردیان هەر پێشتر خۆی هەر دەوری هونەری وشتوای هەبووە ینی لاو و حەیران وشتوای گوتیە هەر یەک لەو نمونانش معجی بۆ بە کوردستان و بە نەمرانی کوردستان و گەڕان و سووران و لە دیوەخانەکانی گەوران وەکو سمکۆشکاک و شێخ مەحموودوانە عێلاقەی باشی هەبووە لەو وەزانە هەر لەبەرەوەش خەڵک زۆر حەزیان لێوە جێ لێ بگرن دەنگەکەشی و ئەداکەشی زۆر ڕێک و پێک بووە خەڵک زۆر حەزیان لێوە جێ لێ ڕابگرن
بۆ خۆی بێزگە لەوەی کە مەسەلەن گۆرانی بێژ بۆ ینی هونەرمەندێکی ئاها گەورە بۆ ینی چی کار و پیشەیەکی تری هەبوو ینی کاوێ ساغە بەس بە هونەرمەندی دامنن لەبەرەوەی ئەو وەسایلی علامەی ئەوڕۆکە هەیە لێرانە ئەو شتانە هەیە ئەوە نەبوو ئێستا بە لە حەزەی هەموو دنیا بزانانی کاوێ ساغە لە مەدرسی ئاغا و سم کۆشکاک و شێخ مەحموود و بردننی خەبەر و هینان و شۆڕش و کوردستان و شتانە هەمووی وەکو پێیان نێرەك وەکو سەحەفیەک وەکو علامەی ئەوڕۆکە باسی شۆڕشەکانی کردیە باسی ناودارەکانی کوردی کردیە ئێستا بگەڕێنەوە ساری سیەکان کاوێ ساغا باسی ئەندێک شخصیاتەکە احتیمالە زۆربەی ئەو گەنجانی ئەوڕۆکە نەزانن ئەو لاوکەی کە لەسەر کورد خائینەوەیە دەگەڕێتەوە بۆ ئەو ڕۆحە شۆڕش گێرگەی کە تێدا هەبوو لە ئەو شتە هەبووە کاوێ ساغا بە حکمی ئەوەی علاقەی لەگەن سەرکردە و نەمرەکانی ئەو مەرحلەی ژیانی ئەو کاتی هەبووە شتی جێلێ بووە تەبلیغاتی بردیە قسەی بردیە شتی گەیاندووە پێی گوتی ئەوە خاینە حتا لەو شتانێک کە کورد خاینەکەی گوتیە مەزدەری مەوسوقی هەبووە کە خیانەتێک هەیە بە جەنابی شێخ مەحموودی گوتی ئەو کاتی شتێک هەیە لەو مەوزوعانە کە خیانەتێک دروستە بیتن حتمما دوای کە بەلاوتیش پێی گوتینە لە زۆر مەدرسەکانیش باسی کردیە باسی زۆر شۆڕشەکانی کردیە زۆر ناودارەکانی کردیە بەڵێ کاک ئیسماعیل زیاتر کە ئێستاغا مۆزیب بەچی بووە مەسەلەن تا لە گۆرانیەکانیشیدا ڕەنگداوتەوە ئەو هونەرمەند ئەوەی ناسکە دایما حەزی لە شتی جوان و ئەوەیە یەک لەوانە کوردستان ماشەڵڵا هەموو وەختەشی جوان بووە حەزی لە شتی جوان بووە مەزم نیم وەسفی ئافرەتی بە زۆر بە جوانی کردی لە زۆر لاوک و حەیرانەکانی ئەوەی شێکێک بووە لە عزابەکانی با پیرمەکەم لە حەزەی لاوک و حەیرانەکانی بکەن بالا خالو جمع جدله جمع كسار خيلو كلام جد السكندي خير خانيا وجوابك بمشغال من عمزو بقرايخه بالا الجمع جدله وزش فورسين الولدي فريبان وغربة كاري خوبك خالو بالي بندر راميا هواي بندك قرانا دستي بالكلام شدار دين وارا خيلو ده وارا خالو ما خالو والقردي ما الغريب لهر لايك يا لشويبم لهندران يا كوديل بم توي دلم بير أوينا بيرد لدل زور بتينا دسمة هوراز لاي هوران هوردكم لاي بريان آي كبيري آي كبيري داد كبيري تو داكم جانا بير تاكم هوار بير تاكم جانا بير تاكم مامۆستاجیان ئێمە دەبینین ئەو شتە فۆلکلۆریە جوانانە بەڕاستی شتی زۆر جوان کۆ کردوتەوە دەمەوێت باسێکی پەیوەندیەکی مێژوویی لەو دەڤەرە بەو شانەوە شتێکمان بۆ باسکەی چ پەیوەندێکی هەیە ئەو دەڤەرە دیارە شوێنێکە زۆر لە ڕووی کەلتوریەوە لە ڕووی فەرهەنگیەوە بناغەی شارستانیەت بووە وەکو لە شتەکاندا دەبینین دەمەوێت باسێکی ئەوم بۆ بکەی کە باسێکی فەرهەنگ و مێژووی ئەو شارەم بۆ بکەی و بۆ پەیوەندیان بۆ شتانەیە کە تۆ کۆتکردونەتەوە طبعا شەقلاوە بەبووچی کوردستان مەشهورە خەڵکەکی زۆر دێتە ئێرانە بۆ سیاحە بەڵام ئەشیانە و ئەوانەکە لە مەتحەفەکەی مندەیە دەرەکەوی شەقلاوە بەجێکی سیاحی نیە جێکی ئەسەری قەدیمیشە هەموو ئەشکەفتە و ئەشیەکانی دیارن کە ئەوە قەدیمن طبعا کە کۆکردنەوەی ئەو ئەشەیە ئەو پرسیارە لە من کرد ئەمن تەقلیدە یعنی هەموو شتێک لاساییکردنەوەیە ئەمن کە بچووک بووم ڕێککەوت لە بەغدا چوومە مەتحەف بەغدادی کە دیتم ئەو ئەشەیە کە لە مەتحەفەکەی بوو هەموو بەناو بوو
هەموو ساحی بوو هەموو خەرشی هەبوو ئەمیش کە هاتمەوە شەقلاوەی لاسای ئەو مەتحەفەم کردەوە چونکە بڕوا بکەن لەو شەقلاوەی زیاتر کەس احتیمامی بە ئەشیاکەی شاری خۆی نەدێ بەناو لەوانەیە هەنا وەکو من ئاشیان خڕ کردیتەوە کویان کردیتەوە ئەویان کردو لە ئەوەی بەس نییە وەکو من بەناو ئەو ئەشیاک منداڵی سەفرت کرد ئەوە بوو بە هۆکاری ئەوەی کەچی بە بەغدا مەتحەفە گەورەکەی ئەوێت بینی بوو بە هۆکاری ئەوەی تۆش بیر لە دانانی شتێکی ئەوها بکەوە ئەوە وەک ئەرکێک بینیان وەکو حەزێک سەرەتا وەکیوا بوو ئەوەک نەبوو من مناڵ بوو ئەو وەختی چێ هەبوو هیوایەتەکە بوو پێشان هەموو پولی خردە کردو پارەی خردە کردو ئێک منزەری تەبیعیت ئەو شتانە بوو هەوایەت ئەمیش ئەوە کەم دیتم ئەوە جار پارەم خڕکردنەوە دوای سەبرە هەر ئیشتەچان ئەگە فرەشان دابا لە سەر گوفە ئەمن کۆم کردیت و هینایتمەوە بە ناوی ئەو مالەشم دانەیە یعنی ئەو ئەشیە کە لێرانێ زیاتر لە 2000 پارچەیە هەمووی خاوەنی هەیە ئەوە نییە مەسەلەن ئەوە کڕیبی لە بازاری یان لە دەڤەرەچیدی هاتبی یان لە جێچیدی هاتووی شەقلا و دەوروبەری هەمیشە کە خولیا و ئاواتێکمان هەیە زۆر جار دەتوانین بیکەینە داهاتێکیش بۆ خۆمان ینی خۆت لەسەر ئەرکی خۆت ناتوانانی بیکەی مەتحەفێک دانەی و ڕۆژانە مەسەلەن خەڵک بە پارە بێ بۆ ئەو مەتحەفە هەم دەبێتە داهاتێک بۆ تۆ هەم خەڵکێکیش ئیسیفادە دەکا و دەزانێت چ مێژوویەکی هەیە ڕاستە قسەکەیت و بەس ئەتوو دەبی شتەشی بزانی ئەمن محامیمە قانونیمە ئەو ئەشیە یعنی بە قانون نابی ئەسڵانەکە نەمنبی ئەو ئەشیە دەبی لەکن حکوومەتی بی حکومت تماشێ بکاتێ چونکە هەر بە قانون هەر ئیشتێک لە 100 سالی زیاتر بتەمەنی دەبی بیتە حکوومەتی ئەو بە قانون ئەمن هەولم دەیە هەولیش ئەدەم بەس ئەوەی ئەمن بوو بەمە هەولێر مەسەلەن ئەوە ئەشای شەقلاوی بوو بەمە هەولێر دەم هەوێ شتێکم بۆ بکەن لە شەقلاوە یەک قاع بەسە بۆ من دوایی بەخۆی گەورە ئەبیتن ئەواکرێ ئەمن عریزەم دەیە هەزار ڕەحمەتی بی مەهدی خۆشام کە قامی شەقلاوی بوو وعدی دامێ و زۆرش لە دوو بوو بەس تەمەن کورد بوو نەیتوانی و ئەوە ئێستاش ئەمن هەر هاولە دەم و لەگەر ئەوەکان هەر ئەشی کەم ئەگەر لەسەر ئەوە خۆی خۆمبی ئیشاڵە ئەیکەمە مەتحەفەچی چکاوە فرۆشتنی لەسەر نییە من بفرۆشم ئەمن کردن و فرۆشتن نییە ئەمن کە هەوایەکە و کەکردنەوە و کە ئەوەیە ئەوەی ئەتو ئەوە زەحمەتە ئەوە بە کەسێک ناکرێت ئەوە زەحمەتە ئەوەی تو دەرێ بە ناکرێت بە ئەوەی ئەمن پلێتی ببڕم و مۆزەفی لەسەر دانێم و شوێنەکە بی و ئەوەی بدەمی ئەوە ناکرێەوە بە من ناکرێت ئەوە بە دەولەتەکە هێشتانە ڕووخاوە دەڕۆی بۆچی بارگەی سەفەرێت تێکەوە پێچاوە داڕۆ دڵە سایەی هەموو فرمێسکاوە عشقی ناسی تۆ دەڵێ بۆ خامی من هێشتانە گێریاوە دەڕۆ کاک هاشم دەمانەویست سەرەتای چونت بۆ ناو ڕیزەکانی شۆڕش و دەستپێکی شۆڕش لە تەمەنی تۆدا کەی بوو چۆن بوو لە ساری 61 ئەمن تەمەنم 16 سال بوو مەجموعەک لێرە ئەمری قەبجان دەرچوو محمود کاوانی بوو وەسمان عوزرانی بوو دەروێش عەبلای سنێرانێ بوو وعید شێخا عەزیز بوو ئەو مەجموعە ئەمری قەبجان دەرچوو سعید مەسیفی بوو شەمسەدین مفتی بوو شەمسەدین کادیری پارتی بوو ئەو کاتەی هەموو هاتن ئەبێرەدا وەزعەکان ئارۆز بوون پێشی شۆڕش دەست پێ بکە تقریبا 6 مانگ پێش شۆڕش دەست پێ بکە وەزعەکان ئارۆز بوون ئەوانە ئەمری قەبجان دەرچوو ئەو کاتەی دەیانگۆ ئاشکیان هیانە گۆ پێشمەرگە پاشان پاش 6 مانگ و 23 ڕۆژ ئەلێرە شۆڕش دەستی پێکرد لەو سەفینەی هەرچی دەبووە پێشمەرگە ئیلتاقی بۆ سەفینەیە کرد یەکەم مەقەرمان لەو شیلانەی بوو ئەو شیلانەی ئێستا دەیبینی
لە سەفینی دانرا هەرچی خەیلانەتی بوو هەرچی زرارەتی بوو خۆشناوەتی بوو لە دەشتی هەولێر هەمووی ئێرتاقی بۆ شۆڕشەی کرد لێرە لە 11/9/61 مەخفەر هەبوون مەخفەری شورتەی هەبوو زەمانی عەبدولکەریم قاسمی بوو یەکەم مەخفەر هیران گیرا گۆمەسپان گیرا قەراسن گیرا ئەوە بالیسان گیرا 4 مەخفەر بە یەک شەوی بە سەعاتی 0 گیرا تۆ هەر ئەو کاتە دەست تەمەنم 16 سال بوو لە گەربوویمە هەتاکو ئێستا ئەلان تقریبا 56 سال و 39 ڕۆژ بەس شۆڕشی ئەیلوولدا تێپەڕی 53 سالە پێشمەرگەمە هەرچی ئێش و ئازار ئەو مەنتیقە دیتیتی خۆشناوەتی بە تێکڕا دەمانەوێت داخلی و خارجی کاک هاشم بەڕێز کاک هاشم ینی چۆنیەتی شۆڕشەکان لەو شەقڵاوە ینی بە شێوەیەکی گشتی ئەگەر باسێکمان بۆ بکەیت هەرچی عیزبە لە 61ەوە ئەمە بووینە پارتی بە سەرۆکاتی باوکی گەورەمان بازانی هەرچی عیزبە لێرە پێگەیشتێ با لێریان جێلێبی هەرچی وەزیرە هەندی ئەردەم پەرلەمانە چ شوعیە چ پارتیە چێتیا هەرچی هەیە مەقڕاتیان لێرە بووینە ئێستا ئەندام پەرلەمانن وەزیرن هەتا ئێستا جێم لێ نەبە ڕۆژێکی باس خۆشناوەتی بکە قەناتم پێ بکە ئەو شۆرشە لەو خۆشناوەتی پێگەیە سەنگەر بووە لۆ هەموو حیزبەکان لۆ هەموو قیادەکان حتا ئەوانەی هەرداهاتن لەبە بەعسەکان خۆیان قوتارە کرد هەموو ئایلیان بێ لا قوتارەکرا ئەو زەردە چوونە سەرێ یعنی وەزعەکان زۆر ناخۆش بوو مەخەری هێز لە هیرانێ بوو ئەوەل جار محمود کاوانی بوو ئەو وەختەی هێز و شت نەبوو کە شەهید بوو محمود لەو ئەقوبانەی شەهید بوو محمود کاوانی و قەدەم عەزیز ئەقراوی هات لەو کاتەوە هێز دامەزرا دەشتی هەولێر لقەک بوو دوایە بۆ بەتەلیۆن دوایە بۆ هێز ئەویش هەر بە عادی سەفینی بوو خۆشناوەتی زۆر تەسەیدا لە 61 سۆتایە لە زمانی عەبدولکەریمی سۆتایە زمانی عەبدولسەلامی سۆتایە زمانی ئەحمەد حەسەن بەکری 5 کەڕەت ئەو مەنتیقە سۆتایە بە تێکرا خەرچیمە زۆر پاک بووە شاق شەقراوە بەشداری خەڵک چۆن بوو بۆ ئەو شۆڕشانە باوەشی کردبەوە قەنەعەت پێ بکە دەچێ مارەچی وەکو داک و خوشتێخوان حسابە کردی باب و برایەخوان حسابە کردی وەکو ئەوە دەچون ئەوە نەبوو یعنی پارە نەبوو مادە نەبوو ئەمە لە شۆڕشی ئەیلول و گوران قەنەعەت کە دەفلوسما وەرنەگرتیە هەر بە بەلاژ بووە بە چەکی خۆت بە فیشەکی خۆت بەس شۆڕشەکە زۆر پاک بوو خیانەت نەبوو مادە نەبوو ئەوە نەبوو هەدەفەکە دیار بوو چی هەدەفەکە دیار بوو لەو کوردایەتێ بوو قیادەتی پاک خاوینمان هەبوو ئەوە نەبوو برەی غەش لەوی بکە فەرقی پێ ناکرد ئەوەی بدی و بەویدی یعنی وەزعەکان زۆر خۆش بوون ڕاستی ئەوەندە ئیسراتەن کرد ئەو شۆڕشی ئەیلول لە ڕاستی پەیوەندی نێوان پێشمەرگە و چیای سەفین چی بووە بۆچی هەر کاتێک باسی چیاکان دەکرێت ناوی پێشمەرگەشی لەگەڵە سەفین هەرچی ئیلتاقێ کرد بەو شۆڕشەی داهاتە و سەفینەی یەکەم مەقەڕی 61 لە سەفین دانرا هەتا ئەوە کەپچی شیلانەی دەرێنێ سەر تا سەر لە ساری 62 قووەتی حکومەتی بوو تقریبا 50 ڕەبێ لێ بوو 56 ڕەبێ لێ بوو قەنەعەت بکە لە ساری 62 لە مانجی هەشت ئەو ڕەبێ هەموو جیران 6 شەهیدماندا ئێچیان برای وەحید شێخ عەزیز گەرۆتەی ئەوانەی بەشدار بوو شەڕەکان شێخ عەزیز ماقووری بوو وەحید شێخ عەزیز گەرۆتەی بوو عومەر مەلازادەی کۆڕێ بوو ڕەحمان شێخ وەسانی بوو ئەو مەجموعەی کە ناویان بینم ئەوانە هەموو لە شەڕی بەشدار بوون عەزۆی فاتە قەرەوێ بوو شەقراوەیی ئەحمەد زەخۆک بوو برای مەخرە بوو قادر گۆزێ بوو نەماینە ئەوان هیچیان نەماینە تقریبا ئەو کاتەی ئێمە لە 61 قەنەعەت بکە 100 کەس بووین وابزانم ئەوەی ڕۆژێ ژمار سێماینە ئەمە تەمەنم لە هەما کەس کەترا 52 سال و لە ساری 61ەوە تا ئەوڕۆ تقریبا 52 سالە پێشمەرگەمە کاک هاشم یعنی ئێمە هەمومان خەونی گەورەمان هەیە بۆ کوردستان بەڵام دەمەوێت ینی کە تۆ ئەو هەموو ساڵە پێشمەرگە بووی تا ئێستاش لە هەزار هەر پێشمەرگەی چ ئاواتێک و خەونێکت هەیە بۆ کوردستان بە قورئان ئەمەن زۆر کەم گریایمە سێ برام شەهید بە مام شەهید بە خۆشمم قەلم سەقەتە قەت متەعسیر نەبوویمە ئەوەل متەعسیر شۆڕشی ئەیلول تێکس و ساری 75 ئەو کاتەی معاون بەتەلیۆنی سێی سەفین بووم لە حەسەن بەرجی بووم شۆڕش تێکس و زۆر گریام زۆر متەعسیر بووم ئەمە چوینە ئاوارەی بوو چوینە ئێران پاشان ساری 79 لە ساری 21 سێ جەنابی بارزانی وفاتی کرد ئەو وەختی زۆر گریام 6 ڕۆژ قەنەعەت بکە
ئەوە سێ ڕۆژ قەناعەت کە بڕوا ناکەم نانەکەم خواردی متاسیرم لە ئەوە زعیل ئەو میلەتەوە دەربەدەربی ئەو میلەتەوە ماروێران بی ئەو وەختی ئیشیان پێ بووین داهاتن پێیان ماچە کردین ئێلان کەس لەسەر ئەوە جواب نییە بەوەی متاسیرم بەڕاستی پێ برێم تێگەی ئەوجا ئەمە ئیلا بڕوای بە میلەتی خۆ بە خەرچی خۆ ببەستین لەوەی باشتر شتە خۆ بێچی دی بەستین. ئێستاش ئێمە لەم بڕگەی بەرنامەی کارواندا لە مەزارگەی ڕەبەنبوویە لەگەڵ یاخود بڵین شێخ وسوو ڕەحمان لەگەڵ کاک ڕزگار شەمعون کە ڕۆژنامەنووسی شاری شەقڵاوەیە دەدوین. مامۆستا مەبەست چییە لە مەزارگەی ڕەبەنبوویە؟ ئێمە ئەمڕۆ ئەم مەزارگەیەمان هەڵبژارد وەکو مەزارگەی نمونەی بە یەکەوە ژیان لە شاری شەقڵاوە. مەسیحیەکان ناویان لێ ناو مەزارگەی ڕەبەنبوویە، مسلمانەکانیش ناوزەند یەکەن بە مەزارگەی شێخ وسوو ڕەحمان. تەنیا ئەم مەزارگەیە هاوبەش نییە لە شاری شەقڵاوە، دا مەزارگەی تری هاوبەشمان هەیە لەم شارە. کارەکەی چیانی هاوبەشە مەبەستت چی ئەگەڕوونی کێوە؟ ئەگەر ڕوونی بکەمەوە سەرەتای سەرهەڵدانی مەسیحیەت لە شاری شەقڵاوە بۆ سەدەی یەکەمی زاینی دەگەڕێتەوە کاتێک حەزرەتی عیسا لە منطقەی فەڵەستین دوای خۆی کۆمەڵێک نێردراوی نرد بۆ هەموو وڵاتان. یەک لە شارەکان کەوە نێردراوەکانی گەیشتنە ئێرە شاری حەدیاب بوو، ئەدیابینی پێ دەڵێن، ئێستا پێی دەڵێن هەولێر یاخود ئەربیل. مەڕئەدای و مەرماری ساری نۆهەتی زاینی گەیشتنە ئەم شارە کە گەیشتنە ئەم شارە یەکێک لە شوێنە سەرەکیەکانی شاری ئەدیابین کە ئەو کات شەقڵاوەی ئێستا بوو هەڵیان بژارد کە لە ڕووی پێکهاتەی جوگرافیەوە زۆر گونجاو بوو لە بۆ پەرەپێدان و بڵاوبوونەوەی ئەو ئاینە مەسیحیە کە ئەوان ئەو پەیڕەوەی کە هێناویانە ئێرە. سەرەتای هاتنیان کە لە نەوەتی زاینی دەستی پێ کرد، دەستیان بە بڵاوکردنەوەی ئاینی مەسیحی کرد. لە ئاینی مەسیحیش لە زۆربەی منطقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەوانەی پەیڕەوی ئاینەکە دەکەن دائیمەن خۆیان لە شوێنە بڵندەکان و لە شوێنی چیا و ئەو شوێنانە دەگونجێنن بۆ ئەوەی دوور بن لە ئاوەدانی، بۆ ئەوەی وەکو خەڵوەتێک خۆیان نزیک لە خوای خۆیان بکەنەوە. ئەم شوێنەی ئێستا تێیدان کە چیای سەفینە بە تایبەتیش ئەو مەزارگەیە لەگەڵ مەزارگەکانی تر کە ئەتوان بڵێ مەزارگەی مارگۆرگیزە، مەزارگەی مارشمۆنیە، مەزارگەی مارترۆنیسە و ئەوانی تریش، ئەم مەزارگانە هەر هەمویان شوێنی داڵدانی ئەو ناسکیان ئەو ڕاهیبانە بوون کە لەسەر چیا پەیڕەوی ئەو ئاینەیان کردووە. ئەمەی ئێستا تێیداین لە ناوەڕاستی سەدەی چوارەمی زاینی ڕاهیبێک لێرە بوو بە ناوی ڕەبەن بێری. ئەمەش لە کتێبی شوهەدای مەشرق کە کتێبێکی مێژووی معتەرەفی کەنیسەی کلدانیە نووسراوە کە ئەو کاتی مەلیکی ساسانیەکان شاپوری دووەم حاکمی هەولێر بوو، مەرقەرداغ یەک لە حاکمەکانی ئەو بوو، چەند جار سەردانی ئەم کابرایی کرد لێرە کە هەمووشوی یەکتریان کرد. مەرقەرداغ بوو بە دینەکەی گۆڕی، بوو بە مەسیحی لێرە، بوو بە مەسیحی. دواتر کە بوو بە مەسیحی ساسانیەکان لێیان قبول نەکرد، شەهیدیان کرد. بۆیە ناوی لەناو ئەو کتێبە هەیە و مێژووەکە بۆ ئەو سات دەگەڕێتەوە کە ئێستا مێژووی ڕەبەنبوویە بۆ سەدەی چارەمی زاینی معتەرفە لە هەموو دنیا، یعنی وەکو سەرچاوەیەکی مەوسوع. مێژووەکانی تریش بە هەمان شێوە سەرچاوەیان دیارە. بەنسبەت مسلمانەکان کە فتوحاتی ئیسلامی دەستی پێکرد لە ناوەڕاستی سەدەی شەشەم ئاینی مسلمان ڕووی لەو نامچەیە کرد. بەڵام لەو کاتی تاوەکو ئەمڕۆ ئەتوانم بڵێ مسلمان و مەسیحی وەکو دوو برا، وەکو دوو هاوبەش، وەکو دوو تەواوکەری یەکتر لەم شارە ژیانیان بەڕێوە بردووە. ئێستا مەسەلەن پێکدادان و شەڕ و لە مێژووە لە ئێستا چۆنە پێکەوە ژیانیانی؟ شتێک تری شێ مامۆستا کە دەڵێن لێرە بێت گەلەوەی کە پێکەوە ژیان هەبووە
پێکەوە مردنیشە بۆ دەکرێت باسێکی ئەومان دەکرێت پرسیارگەی خاتون وەڵام دەمەوە کە ئێمە بە درێژای مێژووی پێیەکەوە ژیان لە شەقڵاوە نە لەسەر ناسنامە نە لەسەر نەتەوە نە لەسەر ئاین هیچ کێشەیەکی زەقی ئەوە شاینیەوە نیە باز بکرێتنیان لەوانەیە کێشەی کۆمەڵایەتی دروست بوو بێکا لە نێوان هەموو پێکاتان لە نێوان یەک خێزان لە نێوان یەکەوانە بەس لە مێژووی ئاینی لە مێژووی نەتەوایەتی هیچ کێشەیەکمان نەبووە سەبارەت بە بەیەکەوە مردن شەقڵاوە یەک لە شانازگە هەرە گەورەکانی شەقڵاوە ئەوەیە تەنانە دەتوانم ئەگە بڵێم لە جیهان یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی وا ڕووی نەداوە کە مسلمان و مەسیحی لە یەک گۆڕستان بەیەکەوە بە ئامادەبوونی قەشە و بە ئامادەبوونی مەلا بەیەکەوە مسلمان و مەسیحی شاردرانەوە کە ئێستانەکە پێی دەڵێن گۆڕستانی 23 شەهیدانی شەقڵاوە. دەستان خۆش دەستان خۆش بێت زۆر سپاس کە ئەو شەو لەگەڵمان بوون لەو کەش و هەوای شەقڵاوەدا دەستان خۆشمان دومان کرد لە ئێمە لە بورگەکانی بەرنامەی کاروان چوین بۆ زۆر شوێنی گەشتیاری لێرە شوێنی فەرهەنگیماندی هونەریماندی تاریخیماندیت زۆر شت کە لە شەقڵاوە کراوە دلیل لە کۆنیەتی ئەو ناوچێ و مێژوی ئەو ناوچەیە دەکات لە ڕووی موزیکیشەوە لێمان کۆڵیوەتەوە وەکو دەزانین کە کاوێساغا یەکێک بۆ لەو هونەرمەندانی کە لێرەدا ژیانی هونەری خۆی لێرە بەسەر بردووە یعنی ئێوە بڵین کەسێک هەیە پێش ئێوە گۆرانی گوتۆ مەسەڵ بڵێ ئۆلگویەکتان هەیە کەسێک هەیە کەسێکی گەورە ئێستا ئێوە هونەر لەو ئاستەدایە کە مەسەڵەن وەکو پێشینانی خۆتان کە هونەریان لەو ئاستەدا ڕاگرتووە ئێوە تا چەند بروتانتە پێشێ بەڵێ لە کۆنەوە دیارە ینی کاوێ ساغا نموزەکی ئەم شارەیە کەەوە لە کۆڕ و مەزەستەکاندا دەورێکی باڵای هەبووە هەروەها تیپی مۆسیقای سەفین لە شەقڵاوە دەورێکی باڵای هەبووە لە کۆندا دیوەخانەکان جێگای زۆر شت بووە بۆ هونەرمەندەکان بەڵام لە ئێستادا
ئەوە نییە بڵێن چوو بیتە پێشەوە مۆسیقا لەم شارە بە زۆرێکەوە دڵی گەشتیاران خۆش ئەو هۆکارش ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە گەنجەکانیش کەمێک خەمسار بن خۆ هەر نەبێت دەتوانن مەسەلەن ئێمە ئەگەر زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەگەر نەشماندی بێ یان خود لە تەلەڤیزیۆن بینی بەمە ینی لەسەر زادە گەنج بۆ خۆی عەزب دەکات باشە ئێوە کەم تەرخەمیەک نبینن لە گەنجەکانی ئەو شارە بەڵێ ساڵت خان بێگومان کەم تەرخەمی لەلایەن گەنجەکانمان هەیە لە شەقڵاوە لە ڕووی موزیکەوە بەڵام کەلتور نەیهێشتووە کەوا ئەو کارەی جەنابەت کە باسی دەکەی ئێمە بیکەین نەبوونی پەیمانگا و هەروەها پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلێژ هونەرە جوانەکان نییە لەم شارەکەوەتە بۆ ئەوەی گەنجەکان ڕوتێ بکەن و موزیک بە شێوەیەکی ئەکادمی فێر بوون. سابات پێ ماوەیەوە دوابڕگەی بەرنامەی کاروانە بەرنمەیەکی زۆر جوان بوو من بۆ خۆم زۆر چێژم لەو بەرنامەی لەبەرەوەی هاتبووم بۆ شەقڵاوە بەڵام لەو شوێنە هونەریانە بە سوودما وەرگێ لەسەر کەلتور لەسەر مێژوو لەسەر ڕۆشنبیری جیاواز قسەمان کرد بەڵێەوە بەرنامەی کاروانیش هەر بەردەوامە هەفتەیەکە لەگەڵ هونەرمەندێککە لە شارێکی تر جوانتری کوردستان بەڵێ من خۆم زۆر چێژم لەو بەرنامەیە بینی بۆ هیوادارم چێش لەو بەرنامەیە ببینین لەگەڵ ئەو هاوڕێ خۆشەویستانم دوای گۆرانی خۆمانمان پێشکەشتان دەکەین.